بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام ئەم کاتتان باش. خۆشحاڵم بەوەی کە لە ئاڵلقەیەکی تازە لە بەرنامەی دوانگەی خەڵک دێمەوە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست. بەڕێزان باس و بابەتی ئەمڕۆ باس لە موچەیە. دیارە هەتا ئێستا خۆتان ئاگادارن کە موچەی مانجی 7 و 8 نەدراوە و ئێستا ئێمە وا لە مانجی 9. هەر ئەمڕۆ و چەند ڕۆژێکی تر حکوومەتی عراقی دەست دەکات بە دابەشکردنی موچەی خانەنشینان و هەروە تاوەکو 20 مانگ موچەی مانجی 9 دابەش دەکات کەچی ئێمە تا ئێستا کە موچەی مانجی 7 نەدراوە بە فەرمانبەرانی هەرێمی کوردستان. کۆبنەوە دەکرێت، شان دەنێردرێ و هەوڵ دەدرێ و قسە دەکرێ، بەڵام هەر هەمووی بێسوودە. ئایا بۆچی لەبەرچی؟ ئایا خەمساردی ئەم حکوومەتەیە یان ئەوە تا حکوومەتی عراقی وەڵام ناداتەوە؟ خۆشتان دەزانن کە بەڕاستی موچە پەیوەستە بە ژیانی تەواوی خەڵکی هەرێمی کوردستان. ئەو موچەیە کە وەردەگیرێت بازار پێیگەرم دەبێت، جوولە دەکەوێتە بازار. هەموو چن و توێژەکان ڕاستە ئەگەر هەمووش موچە خۆرنە بن، بەڵام ئەو موچەیە کاریگەریی زۆری هەیە و بازار دەسوڕێنێ و هەروەها خەڵک دەتوانێت بژێوی ژیانی خۆی دابین بکە. هەم ئەوانەی کە موچە خۆرن و هەم ئەوانەی کە لە بازارن و چاوەڕێن، ئەو موچەیە بێتە دەستی ئەو خەڵکە و خەڵکەش باتە بازار وە ئەو پارەیە تەداول دەکا و دەسوڕێ و ئەو بازارە گەرم دەبێ و خەڵک هەموو پێیەکەوە سوود دەبینن. بەڵام بۆچی و لەبەرچی تاوەکو ئێستا بەم شێوەیە ساردی دەکرێت یاخود خەم ساردی هەیە بەرامبەر بە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان؟ ئەوە باس و بابەتێکە بەڕاستی ئێوەی بەڕێز و هاوڵاتی خۆشەویست دەتوانن پرسیاری خۆتان بکەن، دەتوانن قسە تێبینی خۆتان هەبێ و قسە بکەن لەسەر ئەوەی کە ئێوە چی لێ دەزانن، ئێوە چاوەڕێی چین، هاوڵاتیان بەتەمای چین، ئەخۆ ئەم حکوومەتە تاکەی بە جددی کار لەسەر ئەوە دەکات کە ژیانی خەڵک خۆش بێ. خۆ ئێمە هەمیشە هەوڵماندا. مام جەوهەر لە کۆیە؟ بەڵێ مام جەوهەر. بەڵێ مام جەوهەر. ئێوارە باس چۆنێ؟ بەڵێ دەنج مام جەوهەر بۆ ناگاتە لام. ئەلۆ هەرچی حکوومەتی هەرێمی کوردستانە باز لەوە دەکات دەبێت ئێمە مانگانە ملیارێک و 375 تریلیۆنێک و 375 میلیارد دلارمان بۆ دینارمان بۆ بێ تاوەکو ئەوەکو شایستەی دارایی و شایستەی حکوومەتی هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستانە. بەڵام هەتا ئێستا حکوومەتی عراقی بە و حسابی حکوومەتی هەرێم بێ هیچی نەناردووە، تەنها 500 میلیارد دەنێرێ و یاخود بە دیوێکی تر حکوومەت داوا دەکات حکوومەتی عراقی کە قەرز بدرێتە حکوومەتی هەرێم تاوەکو کێشەکان چارەسەر دەبێ، قەرزی 500 میلیاری بدرێتە ئەم حکوومەتی هەرێمە بۆ ئەوەی موچەی بێدابین بکە. بەڵێ 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 فەرموو. ئێوارە باس چۆنی بەڕێز؟ بەڵێ فەرموو. مام جەوهەر لە کوردستان دەکات. بەڵێ کاک جەوهەر. مام جەوهەر. بێسنا گوتی تیازجی تێر ئاگای لە بەسی نییە. کاکە دەنگ نایەتە لایەن بەڕێزان. خۆمانن ئەوە کابینەی نوێیە، ئەوە کابینەکان یەک لە دوای یەکە، ئەوە حکومڕانی 32 ساڵە. بەڵێ ئەوە پەرلەمانکارە، ئەوە سەرۆک کۆمارە، ئەوە هەمویان بەرپرسیارن لە وەزعی کاو ئەو هەمەشتە بەسەر ئەو هەمە وەزع بەسەر خەڵکی کوردستانیان نەمان دەستی پێکردیتەوە لە کەرکووکی کوڕە کوردە کوژێ کوردەی کوژێ لە بەغدایە سەرکۆمار خەوی لێکەوتووە و وەزیرەکانی دەوێت نستون و لە لێرە پیلانە دو پیلان هەموو ساڵس پێت بە عەسات عارسی خەڵک دەستێت بە ناوی ئەولا ئەولا و پیرەنەتەکانی تەمویست عایدی تورکیایە و توش کارەساتە لەو مۆزوعەیە و داڕی باسێت بکەین. بەڵێ داوا لە بەڕێز کای مەلاحەلی دەکەم بێتە سەرخەت، ئەو دا سەلاحەدین، ئەو دا ئەوانی دیکە، ئەو دا حەمێ سەرخەت بێنە سەر جادێ بۆ میدەت ڕۆ بکەنەوە. ئایا بۆ ئەوان لە غورفاندان نشتن و قسان ناکەن و یەکێتی پارتی گۆڕانج بەکەی بخوان خوێنی و کردەژن کابی بە تەنیا ئەوان بەرپرسیانی سەرەکی هەر هەموو حزبەکانن. ئێستا کوردستان هۆلاکۆخانەیە، هیتلەرخانەیە، ئەنتەرخانەیە، زوحەخانەیە، دستخانەیە، فەقیرخانەیە، خەستەخانەیە، هەرچی باسی بکەی ئەوانن. ئەوە ئەگە باسی بکەی ئێستا ئەوە زستا داناتێ بەربێ بەرپرسیارە
حكومتي كردي أسد فدرالية الدوران أما سبب حكومتي عراق حيبة برو بارك برو وأصلا نبي نبقى بقنا وستر حكومت ظلم ما نبكي دول سببانة ترى بله دەستەکان خۆش مام زۆر زۆر سپاس ظلم ما ليناك هيك ظلم ما ليناك بەخۆمان زۆر بشاري سرچه لو موضوعي تيستا بسر كرداتيا أو دائرة أردوخان أو راسكانا حتى بلا تاونابي بەڵێ دەستەکانت خۆش مام زەهر دەستەکانت خۆش زۆر سوپاس ئێمە گەر چاوەڕوان بین کە کاک سەمەد لە تەچیە بەڵێ السلام عليكم وعليكم السلام ئەگەر دەنجێ برایە نازەم لەناو گوێم زۆر کەمە بەڵێ السلام عليكم عليكم السلام ورحمة الله تاكي برا باشي زۆر سپاس بە قوربان تاكي بس أخذ يوم برنامج كتاب زۆر سپاس بۆ تۆ هەرێم بۆتی سەر خەمسا دە بەرامبەر بە موچەی فەرمانبەران هەموو شتێکی خەڵکی کە ئەوەی کاکە گوێم لە دەنجێ برایە نیە زۆر کەم بەڵێ کاکە حکوومەتی هەرێم هەموو کاتێک خەمسار دە بەرامبەر بە هەرچیەک کە سوودی بۆ خەڵکە بێ بۆ میلەتە بێ ئەو خەمسار دە بەرامبەر بەڵام هەموو کاتێک زۆر بە گەرم و گوڕی زۆر زانی بە گەرم و گوڕی زۆر بە دەست و برد هەوری بە قاچاغبردنی لەوت ئەدا هەوری گیرفانبەرینی خەڵکەدا هەوری پاشەکەوت موچەی ئەم پاشەکەوتی موچەی خەڵکەدا بۆ ئەمانە زۆر گەرم و گوڕە بەڵام هەرچی بەڵێ ساد و فڕە هەکێ لەوانە درێژکردنەوەی پەرلەمان بوو چونکی لە قازانجی خۆیانە نەبوو زۆر بە سادیسەدی کردن حتا بەم وەزعە گەیشت حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا بۆ بەماوە بەسەرسو نەک بەماوە بەسەرسو هەر زۆر ئێکسپایریشە کاتێکتر داوا دەبوو نەگەم خواهد بەخێر زۆر سپاس ئەوەی کە سەیرە ئەوان لە کاتی خۆشیە لە کاتی کە وەزعی مادیان زۆر باشە لە کاتی ئەوەی کە هیچ گرفتێکیان نییە حتمما گرنگی بە هیچ لایەک نادەن هیچ لایەنێک حسابی بۆ ناکەن بەڵام ئێستا داوا دەکەن لایەنەکان هەموو یەک بگرن هەموو بەیەکەوە بین ئەگەر بەیەکەوە نەبین دەدۆڕێین ئەگە نادەفەوتین ئەی زەحمەت نەبی چەند ساڵە لەکوێ بوون بەڵێ کاک پۆڵە بەڵێ کاک پۆڵە دەکان لە کارمەندەکان کاکەن وەری بڕێ سپاس بەڕێز زۆر سپاس دەکەم ئەگەر دەرفەتی تەواوم دێ وەڵامی تەوەرەکەی بەڕێزت وەڵامی دەینەوە بەڵێ بۆچی کورد گەیشتە ئەو ئاستەی کە دوو لە ڕووی هەموو کوردێک بۆچی کورد گەیشتە ئەو ئاستەی لە عێراق سیاسەتی برسیکردن و بە ئاژەڵکردنی پەیڕەو بکرێت دەربارەی بۆچی ئەوانەی کە دەیان گوت ڕێکەوتنمان لەگەڵ بەغدا کرد وا خۆتان خوار ڕێکەوتنەکانتان بۆچی ئەوانەی دێن نەوتەکە ڕادەستکەن ئێمە کەفین دوێن دیان دەخوات لە کوێنەوانە لە کوێنەوانە بۆچی دیار نین سەر کۆمار تۆ لە کوێی من هەست بە شەرمەزاری دەکەم بەڕێ سەر کۆمار کە تۆ لە شوێنێکی ملەتت برسی دەکرێ بە ئاژەڵ دەکرێ لە عێراقێکی وڵاتێکی شۆپێنی هەڵوێستت چییە تەنها یەک بەیاننامە دەربکەی بڵێ ملەتەکەم برسی دەکەن پۆستی من هیچ مانای نەما شۆپێنیەکان هەڵوێستیان دەگۆڕن دەسەڵات زۆنی زەر مەبنە دایەنگەی ئەنفاسی و بەعسی دەتان کە دەدا سەسار کۆمار کراوە پێیانمان گوت مەبنە باوەست بۆ بەعسی و ئەنفاسی مەکەنەوە ڕێزمان نامێنێ کەس ڕێزمان ناگرێ دەباسوونەکان لەسەرتان بێنە جواب بە شەو لە هەولێرن بە ڕۆژ لە بەختان کاک پۆڵە کاک پۆڵە بۆچی ئۆپۆزیسیۆنەکان نایەنە وەڵام بڵێن فوتبۆڵ سیاسەتی تەسویح لە ناو دووکەوانە بە بەرزیکردن کاک پۆڵە گوێ کاک پۆڵە گوێ لە من ڕاگرە تۆزە گوێ لە منیش بگرە من لە موقعی پرسیارکردنم من پرسیاری ئەوە دێ دەکەم بۆچی هیچ حسابێک بۆ حیزبە بچووک و معارەزە و ئەوانە ناکرێ لە کاتێکە ئیلا دەبینین دەستەوەستان دەبن ئەو جە هاواردیان لێ بەرز دەبێتەوە با یەک بین با برابین با یەکگر بین و با بەیەکەوە بین ئەجینا دەفەوتین و بۆ ینی بۆ لە حاڵەتی شوێنەی بەڵێ بەڵێ ڕێگادە وەڵام جوانە پرسیارەکە کاکە ئەنوەری بەڕێز ئەوانە دڵسۆزی خاک و نیشتیمان تۆ دەیان زار لە چەندان ڕۆژنامە نووسیمە وتومە تەنەوە دوو بنە ماڵە مانای نییە خاک خۆت کێچەشە لەسەر حاکم نەبوەستیوە ئەوە لە عەساریش نییە
حاكم بجميع بلدي سيام حاكم بأويان نك بلام أوبوزيسيون كان دفداني في بغداد بكن بلين لكي دنيا سياستي برسي كتن بعاصل كتن در حق بملتي السكن كده ما يبرا ديان بالا خاكي دا جدا كريسنو نالي بس يدي نالي تويتري دا بروش بله کاک پۆڵە جان دەستەکانت خۆشبی کاک پۆڵە کاتم دەتوانن بچن قەرزکە لە پیرەژن قەزیکان دیارە بانکی ڕافیدەینان دیاری کردووە بانکە عراقیان دیاری کردو ئەوە بابەتێکە خۆیان دەزانن دەستەکانت خۆشبی کاک پۆڵە زۆر سپاس دەکەم پەیوەندیترم لەگەڵە بەڵێ فەرموو بەڵێ باوکی محەممەد لە هەولێر باوکی محەممەد سڵاوت لێ بێم کاتە باش زۆر سپاس مەمنونم بەڵێ بەڵێ باوکی محەممەد بەڵێ زۆر سپاسانەکەم سپاس بە بەڕێز بەڕاستی سەبارەت بە بۆچی حکوومەتی هەرێم خەمسادە بە بەرامبەر موسێ فەرمانبەران ئەمە هەموومان باش دەزانین ینی ئەوە شتەکە دەتوانین بڵین دووبارەیە شتەکە سوچی مەشی تێدایە بەڕاستی بۆچی ینی سوچی ئێوە چییە؟ بەڵێ پێش هەموو شتێک ئەمن دەمەوێت یەک شتی باسکەم ینی لۆ نمونە ئەگەر ئەمن لۆ خۆم ببمە کار بەدەست ئێستا دێم گرەیان دەکەم لەوانەیە زۆر خراپتریش بکەم خەمسار دەبم بەرامبەرەوە لەبەر چییە لەبەرەوەیە چونکە ترسمان نەمایە کەسمان ترسمان لە خودای گەورە نییە کە خودایەکەی لەسەر سەرمان تاقیمان دەکات بەڵام ئەوەی باش بزانن بە ئەوانەی کار بەدەستن و مسەببن لەو وەزعیکەوە ئێستا ئەو خەڵکەی تێکەتیە خودای گەورە حقیقەت لەسەر کەس نایاری وەک هەر کەسەکیش کە حاکم بوو حکومەتی عادلی نەکرد و نەیتانی شەعبەکەی خۆی بەڕێوە ببات بە خودای تووشی شتێکی وا دەبی زۆرمان دیتیە هەر لە کەسەوە لە تەمەنی خۆی شتێکی دیتیە و باب و باپیران ناشتمان لەو دەجێڕنەوە ئەوانەی کە بکار بەدەست بوونە کەسیان بە حسابیان لەو کەس نەکردیە دەسەڵاتیان لەسەری هەموو شتێک بووە دوایە دیتیتمان تیان لێ هاتیە یعنی خەڵکەکە ئەمنیە کەکەم لەوانەی دڵم بەوەی خۆشە یعنی داوای لێبوردنیش دەکەم لەوانەیە هەندە قسام گۆشت گرابی چونکە لەوانە گۆشت لایەنگری حزبێکن بەس ئەوە سەراحەتەکەی خوای گەورە شاهێدە و خودای گەورە باش دەزانێ ئەو خەڵکە چێ مسەببەکە ئەو خەڵکی تووشی ئەو وەزعە کردیە بەس ئەمە ئەوە دەڵێن هەزارانی وەچی من ئێستا تەمەنای ئەوە دەکا ئەو هەرچی مسەببە هەرچی مسەببە چونکە وەکو باسم کرد سەرەتا ئەگەر ئەمنی زود مەکار بەدەست لەوانە سبینێ بۆتێن لەبەر چێ ترسی خۆم لەسەر نیە بابی خۆن بابی بن هەیانە بە هەزاران هەزار وێلەی هەیە و مەشاڕیعی هەیە و پارەی هەیە نێگەرە پیرۆزیان بی خۆ ڕۆژێکدا دێ زەلیل دەبن ئەگەر بە چاوی خۆشم نەبینم ئەمن لە ڕۆژی قیامەتێ لەبەر حەشتی خودای گەورە باباشی دەیان بینم لی گەڕێت تا ئەو کاتە بزانن چیان بەسەر دەستەکانت خۆش باوکی محەممەد دەستەکانت خۆش حەزم لێ هەندێک گوێم لێ ڕابگری وەکوتم لەوانەیە قسەکانم بەبلی جەنابی قسەکانی جەنابەت و هەموو بەڕێزەکانی تریش بەسەر سەر و بەسەر چاو بەڵام هەموو شتێکانی کە تەلەفۆنی تریش دەسە خەتە دەکرێت ئەمە ئەوانیش ڕانەگرین با بۆ جارێکی تر بۆ بابەتێکی تری دەستەکانت خۆش ئەقەبزانە لێرەدا ئەوە کێشەکەی بێت چونکە بەدلین وەختان دەکەم هەمووی بێکەوە باز دەکەم لە دڵتان گرانە بابا وەڵڵا بڕوات هەبی لە دڵم گران نییە باشە حەقی ئەوە بدێت چەند ڕاگرتم بە ئەوەندە قسە بکەم فەرموو وانە دەفەرموو ینی بەداوای لێبردنەوە ینی ئێمە کاکە ناوێرین لە گەدار و دیوا قسەی بکەین ئێستا لەوانەیە بزانن چی حکوومەتەکە بەدڵنیە بێ قسەکان سبێت تووشی فەتارەتەکەم کە خۆ دەلێگەرمان لێگە خۆمان هەندە قسام بکەین و باسی ئەو وەزعی بکەین ئەو مەعاناتی کە تێدانە بە قسەکرد بێت ڕێدەین و باش دەزانم ئێستا دوو کەسی دیکە قسەی لەگەڵ کەمە تو پیاوی چاچی لەوانێت سبێت ئەوە لێگەڕێبالی رە قسام بکەین ئەگەر حواڵە بکەی کورد بکەی و قسەکان چونکە خەڵک دەستە پەیوەندی چۆن تو جەنابەت ڕاوەستابی خەڵکیش ڕاوەستایە بەڵێ هەموو حزبەکان بەبێت جیاواز هەمووی مسەببن لە وەزعی هەمووی بەبێش ینی ناوی شەخص نادەم ناوی حزب نەدەم بەسەر هەمویان بەس ئەوەندە دەڵێم کورا ئاگادار بن خودایەک هەیە بە کون فەیەکوونە هەموو شتێک بالعکس دەکاتەوە کورا ئەوەی دەسەڵاتی ئەوەی کورسی هەیە ئەوەی پارە و مولک و سامانی هەیە لە کار بەدەستەکانە ئەوانەی دیکە ئەوەی کەسابەت دەکا پارەی پێدا کردیە خوددا ڕستی زیاتر بدە ئەوانەی دیکە کورە ئاوردنەوە کورە کەسمە بینن ئەو سەداق حوسێنی ببینین کەس نەدەوێت لە ماڵی خۆی ناوی بینی بۆ دیتمان بەلەدێ شاردیەوە کاکە بە خۆی بە کوڕەکانی کورە ئاگادار بم ڕۆژێک دادێزە سەڵاتداران والله دەستەکانت خۆش باوکی محەممەد زۆر سپاس دەکەم یەک دوعا دەکەم یا ڕەبی خوددایە ئەگەر ئەمن مسەببم لەو وەزعی یا ڕەبی خۆیان بە فەتارەتم دێ ئەگەر نا ئەوەی مسەببە لەو وەزعی بە فەتارەتی دێ ئەوەی ئیشی دەکا لە بۆ ئەو خەڵکەی یا ڕەبی خوددایە سەرفراز مەفەقبی باوکی محەممەد سپاس دەکەم بەڵێ کا خەسترەوە بەڵێ فەرموو لە هەولێر
السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. سپاس. بەڵێ فەرموو قسە بکە. بەڕێزی. کاکی جان. بەڵێ کاخەسرە. باش قوربان. بە قوربان سپاس دەکەم بەڕێزی. وڵا قوربان من یەک شتەڵێم لەوە زیاتر هیچ کە ناڵێم. بەغدا ئێمەی تەلاق داوە. عەفو ینی بەغدامان تەلاق داوە. یەکێکیش تەلاق دراوە با بڵێن جیابوونەوەی هیچ مافێکیان بەسەرێک و نامێنێت بۆچی واخمان تەناو کورە بەغدا واک بەغدا واک. ئەوان عەرەبوو ئێمە بە حساب کورد و چون ڕەتێکمان بەیەکەوە کوردستان عەرەبستان تەلاقمان نەدایە. ئەخە بابزەم غەڵەت بوو تەلاقدانەکە. ئەلۆ کاخەسرەو کاخەسرەو جێ لە منە دەڵێم تەلاقدانەکە غەڵەت نەبوو. کاخەسرەو گوێ لە دەنجی من نێ نازانم. دەستەکانت خۆش کاخەسرەو دیارە نازانم دەنجی ناگاتە لام. دەستەکانت خۆش زۆر دەست خۆش کاخەسرەو. کارەساتەکە ئەوەیە یعنی ئەوەی کە بەرپرسی باڵان لەم هەرێمە لەبەرەوەی کە بەخۆیان لە ئەو پەڕی خۆشیدا دەژین لەبەرەوەی کە ئەوەی بیری لێنەکەنەوە نەبوونیە. بەڵێ چێمان لەگەڵە باب فەرمێ کاک عەبدوڵڵا بەڵێ فەرموو. بەڵێ کاک عەبدوڵڵا جان. سلام عەلەیکم السەلام وەرەحمەتوڵڵا دەنگت زۆر نزمە. بەڵێ کاک عەبدوڵڵا. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. باشا من يك سؤال لجناب دكم بس دنگت زور نزمه بريان دنجي زور نزمه بزانا قبل الله يبوشي حكمتي هريم 5 بله بله كعبلا جان ما حكمتنا عليه بناش اخوانا بيت حكمتك من هي ناوي حكمتي هريمي كردستان كامتا حكمت كامتا آية دا إصاب تسيوتي لحاري بخيل لحاري موت خيا بس بشيشي بله بله كعبله أوان بس مجرد بوقفاني خويانا ودسوا دائرة خويانا ولاية الفقير بخيالات بخيل بله بله أجي نعقل حكمة فانها به أمها من والداتها هي أهل حدود كانوا أهل نوبازار كانوا أهل دائرة كانوا أم فاني بوشوشي بله 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 كاك هنگاو لتسومان بله فرمو. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. الله ورزم بو جناب الكاك عتيب وهمو كارمندان ونالان. زور سپاس بو برزت. سلاو بو تو بو خلچی تسومان ساود مازکن برزی. بناوي خلچی تسومان واصلا ورزم بو كناوي السلام. بناوي همو كارمندانی شو سپاسی تو همو خلچی تسومان دکن زور سپاس با قربان. بريد. جان. أمانة. والله هیچ چیزی ناگم من نازانم برایان صوت نایەتە لای من هیچ کاک زانا لە هەولێر داوای لێبردن لە کاک هەنگاو دەکەم دەنجی نەدەگەیشتە لای من کاک هەنگاو داوای لێبردن دەکەم کاک زانا بەڵێ فەرموو. السلام عليكم. سلام ورحمة الله بەڕێز زۆر سپاس. باس دەکەم سەبارەت بە
خمسة حكومات لو موتشي كم شد خطاي فرمان برانا بجدي يعني اشتكى لا قلب صوت يعني بجدي اللي فرمان برانا فلسطيني دي اگر يعني ركننا بدري يعني استمع قلنا وش قلتني لما بني دور حكومة راسا نازانين شها او خبرها او ملتي او فرمان براني كردستان لك نازانا حكومة العراق لا حكومة كردستان يعني فرمان برا في استياء او دوام لك همو دركاي دايركا خطات كانوا بين داري وخلاص يعني معقولين بس دي او السنة اي خلق بس دجيجواي فرمان براني يعني 1 مليون فرمان برا لازم تصندوا يعني بعد شيء خطي كل صار بارز جاي بله متشي يعني بدي يعني خلق بيزاربو حتى كنجي يعني يجي هم مانيا لا حكومتي لا حكومة كردستان لا حكومة العراق هم خور كسر خورنيا كنجي لا فرمان براني كردستانيا أو أنجمن وزان دانشتيا يكباسي فرمان براني هم خور إنه كركوشي هم خور حكومة العراق أي حكومة كردستان يشيل ما دام راس بابستون معرفته أما راس تخوض حكومة العراق متمالة خلاص والسلام معنا حكومة العراق يشيل زور سپاس کاک زانا زور سپاس بقربان بله السلام عليكم باوشي صاحب عليكم السلام بله فرمو بريزي شاوخني بابا جان توجه جولة براي خور رابقري وتوجه واقعتي راستكاني بو بريم بله برا جوانكم حكومتي حريم ديري تالاني جزيشي قورب ووقتي خوي كاتي خوي ايما شري براكوشي ما نكره او همو پاره من بقراده دا بعتاده دا بنسريه بو بفيشك بو بحموشه بو برا جوانكم او وقتي راتبيان ادا چی من هبو کومرکی ارتبو املا شو يجو کومرکی هكذا من هبو او كاتب بو پاره هبو يسا امانه خوان الناس بقربان بم اجا راسي شي تبرم وقتي خوي يمك لشري دا 10 برمانه بروراي موصل برما بو موصل انا اواريشي همركان ما هلكت عمل لواكما وتي أبرز كما بكرة ودا عشات وبناو كركو على دوايته أنجا إمش هم رشكما حاضر كرو قسمان با فلات وأوانا كافرقيشي عربي ليبو كافرقيشي عرب فعمل لواكما نوتي أو يورزقار تابو هموشي شكبو إيميا أمي وتي بو وتي لبن أوي إيوة تورزقار تابو بيشي شر دا عزل كوبونه هيزي بيشمقا قرته بوش لنانا ربواري العمل واكي إيما وتي أي باشا إيما أو همو شر كشتارو برندارو أم همو خاكما فارسو وتي بقر بالبم شواو والله كاك مسعود تاركين لك كاك عبادي وركل يو أقرنه بوشوني خوتان إتي توش شي قناعتي كتايا أبكسيش موكا طولايا أي باشا كاكا با ئێمە نەوتەکە ڕادەستی بکرد ڕۆژانە 50,000 بەرمیلە دێنێ ئەیکەینە 75,000 ئەیکەی داوای پارەکەیشی لێکرد بەخوا ئێمە بنا بە باقی ڕەشیدمان ناوە پارە بدەن بە حکومەتی عراقی برا جوانەکەم شەوت و شێڵەکە لە خۆمانایە با ئێمە خۆمان ڕاستەوەکەین بەڵێ برێمەگە ڕاستەکەن درۆ ناکەن با بجارە میلێتەکە بە دوایە نەکەوە ملە نەینە کەلکۆیاننا بەس تۆ ئەوێ ئەچێ دزێ کاکە داوای حەقەکەی ئەویش ئەکا ئەجا کۆمەڵە شت هەیە با باسی نەکەین با بەجێ وەڵا خەتا لە خۆمانە وەڵای وام لێ هاتووە کە 31 ساڵ پێشمەگە بوومە ساڵە زینداسیاتی بوومە بڵێم بە لەعنەت بم من کوردیشی کورداتی ئاوا بووە دەستەکانت خۆش ئەمانەیان کردووە دەستەکانت خۆش ئەم شۆڕش جێرانە بووە پنێکی لێ دەناکەم هەمووی خراپە هەمووی بەلا حیزبەکەی خۆیان ئەڕوانێ دەست خۆش سپاس بە قوربان دەست خۆش ینی بەداخ کاک ئەحمەد لە هەولێر بەداخەوە دوای 31 ساڵ پێشمەرگایەتی ئێستا ئاوا بەو شێوەیە بێ ئەمەلبی بەداخەوە بەڵێ کاک ئەحمەد جان کاک ئەحمەد سڵاو بە قوربان کاک ئەحمەد سڵاو بە قوربان
فەرموو قسە بکە کاک ئەحمەد. بەڵێ گیان ئەو خەکەتیدا ئەو ژیانەوە ئەوە ژیانە ئەو خەکەتیدا هیچی بکەین ئەمنەوە سێ ڕۆژە بەخۆم حەمبارم کرێکارم سێ ڕۆژە دینارە دوست نەکردیە داکەم نەخۆشە پێویستی بە عیلاج بووە وەختە خۆم بکوشم نازانم چی بکەم داوام لە خێرخوازان هەیە هاوکاریەکەم داکەم بە خۆی نەخۆشە داواکارم پێتان لەگاتێ یانی بەخۆم حەمبارم بەخۆوە یعنی وەشی لەلایەکی ئەو لە ئەو لە یعنی پارە لۆ ئەو هەموو کەناڵە زەڵەلاحانە هەیە لۆ ملەتی نییە خێرە سەدا کەناڵیان کردەوە بە ناوی کەناڵی ئەو لە ئەو لا و بێدایان هەموو کەناڵی کتێبەر و ئەو لە ئەو لاینە بە پارێ ملت بەڵێوە دەست لۆ پارە نییە پارە هەیە لەوانە بە پارە نییە لۆ فەرمانبەران لۆ ئەوەی بیشڕاوەستایە هەموو بیشیان نەهێش کاسبیان نەهێش هیچیان نەهێژت وەقعەتیان لەو تانێتوات یعنی خەڵک نازان چی بکەن من یەک لە ڕاست دەستەکانت خۆش دەستەکانت خۆش کاک ئەحمەد گیان بەداخەوە ینی ئەو بەڕێزە ئاماژە بۆ دەکا من عەمبارم و سێ ڕۆژە ینی ئیشی نییە و هەروەها دایشیشی نەخۆشە و کەسیش نییە هاوکاری بکە ئەنی بەڕاستی بەداخەوە لە هەرێمێکە کە خەڵکێک ئاوە داما و بێ ئاوە کاک مەنسوور بەڵێ فەرموو سلێمانی بەڵێ گیان بەڵێ بە قوربان کاک مەنسوور فەرموو بە قوربان ئەلو بەڵێ برا کاکە جێری دەنجی من نابێ برایە ینی بەڕاستی ینی ئیسان نازانی ینی چ بڵێ لە حاڵەت کاک کاروان لە سلێمانی بەڵێ کاک کاروان ئەلو بەڵێ بە قوربان باشی کاکە گیان سپاس بەڕێز حواڵتان باشن چاوەکەمی زۆر سپاس دەکەم بەڕێزی بە قوربان چاوی منی وەڵی لەسەر ئەو بابەتی موچەشتە بەڵێ گیان وەڵی حکوومەت نازانم حکوومەت هیچ باکێکی بۆ خەڵکە نییە و باوەڕکە ڕێز و احترامەیە بۆ هەموو حیزبەکان بخۆم سەر بە هیچ حیزبەنی بەس ئەم میلەتە گۆڕاوای هەتا یەکێتی پارتی هەبوو ئەیان دزی 50/50 یان دزی و بەشی سێمیانەدا بە میلەت ئێستا کە گۆڕان دروست بوو لەو بەیدە یعنی گۆڕان چی سواتێکی بۆ خەڵکیان ئەگەر لە گۆڕان گەڕین لە حزبەکان گەڕین وەکو ئەوەی کە تۆ هاوڵاتێکی ئەم وڵاتەی پێ دوایە بۆچی ئەو خەمساردیە هەیە خەمساردی مەسئول و کوڕ مەسئول یعنی ئەوانە باوەڕکە من بەهۆی ئیشەکەمەوە خەڵکم هەڵگرتووە لەسەر ئەو مەرزە هەرچی مەرزەکانی هەرێمی کوردستانەیە تەوزیع کردووە هەر ئەشەیەکی مەسئولیەتە با ناوی چەنەها مەسئول نەبن ینی با ناوەکان شاراوە بێت مەسئول هەیە هەموو ڕۆژێ 6,000 دۆلارە چێتە سەر حسابەکەی باشە بەس تیجارەتی هێلکە باکی بەم موچە نییە موچە هەبێیان نەبێ میلەت لە بساون ڕیان نەبرێ ینی ئەیز باکی بۆ میلەتە نییە ئەوە نەی من لە ناو خەڵکە توێم بەخەوەرەنا ئەو خەڵکە بزانە خەڵ لە چی وەزیاکە ئەوە نە وەزاکە خراپە دەلامی وا هەیە آخر بێتی لە نزی ئیسفادەکەی چی بێ تەمەنی 70-80 ساڵە لە وڵاتێکە هەمووی ئاڵتون و نەوتە موچەکە بەشی ئەو خەڵکە ناکە موچە بۆچی بەش ناکە ئەم هەموو عیمارێک کە من تو ئەی بینین لە هەولێر و لە سلێمانی و لە دۆوەکە بەچی دروستیەکە بە موچەی ئەو خەڵکە پارەکەی بەقایە ئەوە ئەخۆنەوەی دزن و داهاتی ناخۆکەشە لە دزن هێ بەش ناکە هەر لە ماڵێکە ئەگەر هەمووی ڕێزمەیەک کوێخا بێ ئەو عایلە هەڵەوەشە لێ ئێرە ژوایەکێتی بۆ خۆی بڕێدەرێکە پارتی بۆ خۆی برادە ینی کەسە لە مەسادە ناکە یعنی ئەم وڵاتە ڕێز و احترام حتا دەقێ زووتر سوڵێکی بەخوا درەنگە دەستەکانت خۆشکا کاروانجان زۆر سپاس بە قوربان زۆر سپاس بەڵێ فەرموو کاک جەلیل لە گەرمیان
بەڵێ کاک جەلیل ئەم کاتت باش بە قوربان بەڵێ بە قوربان والله ئێمە بەس کێشەی موچە نییە ینی لە بنزینەوە خاصت ئێمە هاین لە گەرمیان وڵی کارەبان نەداێمان ئەساسان بەڵێ بنزین بۆ بەهاو لە فۆ قەنەخین لەمان بنزین لە قەنەخین لە خواردا 450 ئەو لە ئێمە 1970 کێشە دوو کێشە نییە ڕاستیە ڕۆژتان پێ تاسە یەک لتر نەوتیان نەدات بەڵێ دەستەکانت خۆش کاک جەلیل دێمە هەولێر کاک عەبدوڵڵا بەڵێ فەرموو بەڵێ کاک عەبدوڵڵا جان کاک عەبدوڵڵا بەڵێ فەرموو السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. سپاس بەڕێز دە قوربان. کاک حاجی والله ئەگەر هەر موچەی باسی لێ بکەین 1001 گرفت لەو مملەکەتە هەیە ئەو قسەش لەو مملەکەتەی دەکرێت ئیلا لەوە دەپرسێم غەزەبەک مامە سەدا پاریزۆ لەوە ئێستا خراتریش بی خواب ماپارێز مێژوو هەڵگرێ بەڵێ قسما بالله ڕۆژێک دادێ لە دڵماری خۆت لە خۆشتەمی نابی لە ئەنجامی زوڵم مستەمی ئەو مەملەکەتەی دەکرێت هەموو هاوڵاتی تێدا بەرپرس والله هەمووی هاوڵاتیە کاکە ئەو بەرپرسانەی ئەو وڵاتی چەند کەسی هەر ئەمن توینە دەورەمانێتانە ئەمە هەر کلەی لەوان بکەین هەدومە تاوانبار نینە والله قسما بالله ئەمبار کرا 20 فڕقەی لێ بوو تۆ لە سێ پارێزگایە هەر یەک بەنەوە تێڕوانی هەیە لەو شتەکە ئەخر گۆڕانکاری بۆ نەعی ناکرێ خوای گەورە نافەرمێ من لە قەومەکی ناگۆڕم تا بە خۆی لە خۆ نەگۆڕی حتما بەرەو چاکت بێ بەرەو چاک یارمەتی تێدا دەتوانی گۆڕانکاری بکەیت بەرەو خراپ بە هەمان شت ئەمە ملەتێکی یەکدیگر نینە نا هەر یەک ڕووی بەلایەکیە تا یەکدیگر نبی تا هەوڵێکی جدی نەبی خۆیان ڕێک نەخەینەوە ئەو وەتا هەر بەو شێوێ دەستەکانت خۆش ڕاستە موچەت نییە بەرەمەتوەرە لە بەرامبەردا چەند باج و دەریبات لەسەر ئەملەکەیدا بێ باری ئەملەکەی چەند قورسە من لەوە دەترسم بەخوای لە ئەنجامی ئەو موزمەی ڕۆژێک هەر دەبی دوعای بێوەژنەچی پیرەژن گەورەی بێ ئاگانیە ئینشاڵڵا وانابی بەس وەڵڵاهی چاوەڕێکە خوای گەورە قەزەتنێری زۆر سپاس کاک عەبدوڵڵا جان زۆر سپاس. کاک منسوور لە سلێمانی بەڵێ فەرموو سڵاو بە قوربان. کاک منسوور قسە بکە بە قوربان. کاکە قسە بکە بە قوربان فەرموو. سڵاوی خوا لێبێ باشی براکەم. سڵاوی خوا لە بەڕێز سپاس دەکەم بەڕێزی. بەڵێ کاک بە شیع کۆپ لە شیعێکی کەم داخی دڵی ئەم عالەمەوەی خۆم بڕژمەگەت بەس ینی ئەوەی تیان نەبێت تەشیرشتی ئەڵێم کەوتوینەتە ناو ڕۆژگارێکی پیس حاڵە دەزوومان لێ بووە بە گوریس هەندێ لێمان بوون بە چۆخاوڕەیی بە زمان فریشتە و بە کردار ئیبلیس لە ئاتی حەقا چاومان چۆر بووە قەناعەت سەری خۆی هەڵگرتووە لە کۆمسیۆنیش ئاوا باو بووە نیوەی دەنگدەران زۆربەی مردووە ئیتر سوپاسانەکەم بە هیوایەوەی ئەو ناسۆرەش کۆتایی پێ بێ ئینشاءالله ئینشاءالله دەستەکانت خۆش بێت. بەڵێ کاک حەیدەر لە چوار قوڕنا بەڵێ کاک حەیدەر تاوەکەمی بەڵێ بە قوربان. سەلامی خوال لێبێ مامۆستا. سەلامی خوا لە بەڕێزت سپاس دەکەم. باشی حواڵ باشە؟ قوربان دەم. سپاس بەڕێزەکەم. فەرموو قسە بکە. تاوەکەمی مەمنونتم. زۆر بەڕێزی. زۆر تاکم لە خوای بە زیاد بێ. فەرموو قسە بکە بزانم جەنابتان ڕێیتان چییە سەبارەت بۆ بابەتە؟ وەڵڵاهی ئێجا بە قوربان من دەڵێم بەڵێ تۆ چی دەڵێ؟ بەڵێ کاک حەیدەر. من دەڵێم بەس خوامان لەگەڵە خوا دەنا یەک کەس لەسەر ئەو کەسانە بە جواب یەکە موچەیان نییە. خوامان لەگەڵە بەڵام ئێمە چەند لەگەڵ خواین؟
هكاي حيدر ما بروكاش لقى اخوان بروكاش دي بروكاشش او نتيجه دبي ونيا بروكاشش او نتيجه دبي ها ومن اعرض عن ذكري فان له معيشه ضنكا حاج ما مصا بلى جان حاج ما مصا اسا لو ولاتي ما بلى ضنكا بلى كا حيدر اسا لو ولاتي ما يكز لساو كسانه بز معاش يعني بس خريج معاش فوريد هر معاش فور كاكدي هيك يعني كودجيا جوان سيشي جوان فعلا ونيا والله بهزاران کەس ئێستاکاری نییە کەسابەتی نییە کەسی نیە ئیشی بۆ بکە پیرێژنێکە لەگەڵ دوو کچە بێوەژنێکە لەگەڵ چەند منداڵی هەتیمە ئیسلامی ئەوانە نییە بڵێن ئەتوان هەر لەسەر معاشخۆری بە جوابی هەر فەقیر و ڕەسوول لە سەنگۆ بە جوابە بەڵێ دەستەکانت خۆشکە حەیدەر زۆر سپاس بە قوربان بەڵێ کاکدارە لە عربەت کاگەنوەر مەرحەبا بە قوربان کاگەنوەر عاجزە بە خۆت و تیمەکە و بەرنامەکە زۆر سەقەت پێشکەشەکان حاجی دانیا زۆر بەجوانی پێشکەشیەکە قسەکان ئەبرن ناگات جاروای من جۆم لای خۆتان قەتعیەکەن قەتعی مەکەن با خەڵک وەکو تەوەرەکە فێر نابێت دوایەت فێر بێ ئەمە قسەی منە کاکدارە تۆ باسی ئاەت و قورئان بۆ زێک دەقە گوێ لەم بگرام تۆ باسی ئاەت و قورئانم بۆ دەکەی بەس لە کاتێککە ئێمە تاوانبار دەکەی بەوەی کە تەلەفۆنەکان قەتع دەکەین دەی بڕوات بێت تەلەفۆنی کەس قەتع ناکرێ دەجۆگرە کەون و کائینات عملیە دروست بووە نەزەرەکەی قورئانە هەرچی مشکلە هەیەەوە سەر قورئان حلیەکە ئەمیلەتە ڕوو لە قورئانکە چاگە بێ دەی خوا حافیظ خوات لەگەڵ خوا ئاگادارت بێ باوکی ڕەیان لە سلێمانی بەڵێ باوکی ڕەیان ئەم کاتەوە باش بە قوربان بەڵێ باوکی ڕەیان دەستخۆشی بەرنامەکەتان دێکە مامۆستاگیان سپاس بۆ بەڕێزت سپاس بە قوربان مامۆستاگیان بەڵێ ئەگەر تۆ باسی حکومەت بۆ من بکەیت حکومەت بوونی هەر نییە چۆن کۆمەڵێ خەڵکی سەتە و ماساڵسی و پارەخۆر ئەم وڵاتیان وێران کردووە ئەی چی بکەین ئەی چی بکە و خەڵکە بۆ نمونە تاوانەکەی تاوانی خۆمانە بۆ تاوانی خۆمانە تاوانی خۆمان نییە لە کاتی انتخاباتەکە کۆمەڵی خەڵکی زۆرمان هەیە بڕۆ خەی لەگەڵا بکە ناڕزایی هەیە کە لەگەڵ هاتە سەر ڕائەلوانەکە دەستانەکەن پێشتری پارتی پێگەشتی بناوڕۆکە ئەمانە حیزبی پێگەی ئەینا تۆ بدەوێت ئەگە بدەوێت تۆ ئەو دەفراتە بگۆڕی وها ناگۆڕێ پێگەشتی چۆن دەگۆڕێ چی بکەین ینی بۆ نمونە چی بکەین کە ئەو حکوومەتە هەست بە ئێش و ژانی میلەت بکە ئەو کۆمەڵە گەنجەی کە ئێساتی ئەوان ناتوانن دیگۆڕن من کارمەندێکی حکوومەتن بەڵێ ئەوە سێمتیان ناویێتێ بەچی بم پارە کوێ بیهێنم چێ بمداتێ ئالەم سەردەمان چێ پارەیا بکێ کەلەبەی تۆری دوانزەم هەیە کەلەبەی تۆری حەوتم هەیە کەلەبەی تۆری چوارم هەیە بناوی سووکم هەیە لەکوێ بهێنم پارە برای بەڕێزم ئەمە ئاوا ناگۆڕێت ئەبێ میلەکە هەڵسێسەکێ بگەستی حەسەنە سەرکش بەتەنیا کەسێک و جوان و سیان و دە و بیز ناکرێت وا هەیە مامۆستا هەڵەسێ مەهەز مزاهرەکە موظەفی لەگەڵا نییە کۆمەڵێ خەڵکی تری لەگەڵا نییە ئەمە ناگۆڕێت گۆڕانکاری وا دروست ناکرێت دەستەکان خەڵک هەڵساتە یەک جار هەڵسێت بیگۆڕێ ناوە گۆڕین نییە دەستەکان خۆش بە قوربان زۆر سپاس سەید عومەر بەڵێ کاک سەید دوا پەیوەندیە با بفەرمێ بەڵێ کاک سەید مەرحەبا بە قوربان مەرحەبا کاک سەید جان سپاس سپاس بۆ بەڕێزت فەرموو
بەڵێ گیان وەڵای من هیچ لێت حاڵی نابم ئەگەرەوە بەڕێزانە نەزانم سەوتەکەی شوێنەکەت بگۆڕی کاک سەید عومەر شوێنەکەی خۆت بگۆڕە نازانم شەبەکەی مۆبایلەکەت مەضبوط نییە وەڵای هیچ تێ ناگەم بەخوای بەڕێزان هیچ لەو بەڕێزە تێ ناگەم من داوای لێبردن دەکەم کاک سەید جان بڕوا بکە لێت حاڵی نابم کاک ئەیات کۆتا پەیوەندی السلام عليكم. عليكم السلام. أو كاتتان باش ديالا. أو كاتت باش بقربان. أصفاتنا كم خمسة حكومة هذه كردستان من درابردوش بيني وما ناس يدو صلاة أم حكومتها أم التي أواسط وصندوقها ولا استادا. بلام خمسة دصلات لا خمسة دي أوبوزيشن كان ويا أوبوزيشن كان أجا بهيسبن أجا أوبوزيشن يشبه مان هذا لا واز نبن ملكت يم دصلات نبن أم دصلات ناتواني ولا خمسة بكات ثم أو شموان مثل السري بنزيني بو بقدر لحيز الدنيا اشتوانية ببيع موسى ثم أو شمو مثل السري بنزين بيدو ساعات سري بنزين بقري ده شمو تاكو في شمي بس دواني بوكي أما لحيز الدنيا اشتوانية بلام أوبوزيشن ليرا لعوازة أوبوزيشن ليرا هیچ مدرسة أوبوزيشن ليرا وكو خلق شي هجار ساوري دمي دصلاتي أما يا واي كردو حكومة ياريمي كردستان بكيف يقول خرج بالتوسينة توا دوش اشتر هي يوادار من بيامن بقى بوم خلقاني توا لنا تدابر لنا وكان لا كركوك لولا بخسف كاتك أم حسبانا لا حكومتي أراقي كشانة موسوي امتيازات كان أو 20 مليون 30 مليون وأنت برلمان وردك عند حكومتي أراقي أما أنا بردران أنت بقسي أم حسبانا بين الدرشقان خوان بقسي المدن بو أم لتقيناك فلان تاوكو أم حسبانا لصلاة من بغداد بفروكها تسوي بغداد بكان كانت لك الكوكونا وتدامر راوكان خوي بكشتن ندابو أم حكومتها أم حسبانا باشا مخريني خلشي هجار نية إن شاء الله لدرهاتودا دبينين بما بوش إما حكومتها بله کاگە جان کاتم تەواو بوو من داوای لێبردن دەکەم زۆر سپاس بۆ بەڕێزت زۆر سپاس بۆ بەڕێزت سپاس بۆ هەموو ئەو بەڕێزانی کە پەیوەندیان کردو ئێمە شیوادارین کە حکوومەت لەم خەمساردیە بەخەبەر بێ و ئاوڕێکی جددی لە ژیانی ئەم خەڵکە بداتەوە چونکە لە حەقەتدا مەسەلەی نەبوونی موچە و یاخود دواکەوتنی موچە کاریگەریی زۆر خراپی خستۆتە سەر ژیانی ڕۆژانەی خەڵک و ناو کۆمەلگا و ناو خێزانەکان هیوادارین کە دوای ناخۆشیەکان بێتن ئەم مەماوەیە کۆتایی بە هەموو ئەو کێشە و مەشاکلانە بێت چارەسەری هەموو گرفتەکان کرێ و خواتان لەگەڵ